لە کاتێکدا جوتیاران لە وەرزی گەرمی پێگەیشتنی بەرهەمەکانیاندان نەبوونی بازار و ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان نیگەرانی کردوون وەک خۆیان دەڵێن هاوسەنگی لە نێوان تێچوون و نرخی فرۆشتندا نەماوە و بەشێک لە ناوەندەکانی بەرهەمێنانی خۆیان لە کار خستووە. بەرهەمی دەرەکی تەسیرێکی زۆری کردو سەر بازاڕەکانی هەرێمی کوردستان زیاتر لە سەدا 60 بەیتەکانمان خەواندووە و ئیشی تیان ناکەین و ئێمە ئێستا لە کۆی 45 بیت تەنها لە سەدا 40 بەیتەکان ئیشی تیادا دەکەین. ساڵانە فێستیڤاڵ و هەفتە بازاڕە کشت و کاڵیەکان دەواازەیەک بوون بۆ ئەوەی جوتیاران ڕاستەوخۆ بەرهەمەکانیان تیایاندا بفرۆشن بۆیە داواکارن هەفتە بازاڕەکان بکرێنەوە. ئەو هەفتە بازاڕە بەڕاستی بازارێکی گرنگە بۆ جوتیار ڕاستەوخۆ لە دەستی جوتیارەوە بەرهەمەکانەکە بۆ کەسانی کە داخوازی ئەو بەرهەمەن هەم لە ڕووی سعریشەوە سعرەکەی گونجاوترە چونکە سعرەکان ئێمە لە جوتیارەوە ڕاستەوخۆ ئەگات بە ئەو هاوڵاتیانی کە داوایەکەن هیچ کری گواستنەوە و کری عمولە و بەقاڵیشی ناچێتە سەر. بە وتەی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی بۆ ناردنە دەرەوەی بەرهەمی ناوخۆیی بۆ نەناردوون بەڵام ئەم هەینیە هەفتە بازاڕی کشتتوکاڵی هەڵەبجە بۆ جوتیاران دەکەنەوە. لە ڕاستیە ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ هەتا ئێستا هیچ ئاگاداریان بڵێن پلانێکمان بۆ نەهاتۆتە خوارەوە تاوەکو ئامادەکاری بکەین بۆ هەناردەکردنی هیچ بەرهەمێکی کشتتوکاڵی بۆ دەرەوەی وڵات. بەڵام لێرەوە لە کەناڵی بەڕێستانەوە وەکو مژدانەیەک ڕایەگەنین بە هەم هاوڵاتیان هەم براجوتیارەکان کە ئەم هەینیە ئێمە بە خۆشحاڵیەوە هەفتە بازاڕی کشتتوکاڵیان بۆکەینەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە. بە وتەی جوتیاران هیچ داشکاندنێک بۆ کڕینی ئامێری کشتتوکاڵی و دابینکردنی دەرمان لەلایەن حکوومەتەوە نەکراوە بەڵکو ئەو هاوکاریانەی کە هەن بەشێکیان لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکانەوە دابین دەکرێن. هیچ هاوکاریەک نەکراوین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم لە ڕووی پێدانی ئامێری کشتتوکاڵی هەم لە ڕووی دابینکردنی با بڵێن لە ڕووی مادیەوە بۆ بەدەستخستنی تۆوی باش و سەمادی باش و دانانی بیر و سیستەمی ئاودێری باش. سەرەڕای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەرزی پێگەیشتنی بەرهەمی هاوردەکردنی ئەو بەرهەمانە قەدەغە دەکات کە لە ناوخۆدا پێگەشتوون بەڵام بە وتەی جوتیاران بەشێک لە بەرهەمە دەرەکیەکان بە قاچاغ دێنرێنە ناوەوە ئەمەش ڕەنجی ناوخۆیی بێبایەخ دەکات و بەرگرانی سەرشانی جوتیارانی هەرێم دوو هێندە دەکاتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.